دافوس 21 2025. او کساتین برنیاس لجیهان همی با ماوه 4 و 5 روزا لدافوس کم دبن. ام دمجملك ايش دافوس ديرين ولا نحكي بطاقي ام لجندك وجندورك قالك باشا ابا بما چندین سالانه كم خسته دافوس كين كردستان 24 جي كانالن هر ديارن دافوس هنا ابا جيرانت منه هدي بينم بتريا مالا بتشد برنياسن بنرت جا خوش تيفي يعني مالا بصوبين دارا هر مالك تو بتشتي و سوپا داره چون بوان ناصرفیتن بنمونه غازب کاربینن یا کارب کاربینن و سویسرا گلک یا بهای و گرانه او خوب حلی ساندنه گلک برنیاسن اف دورت هنم افریقا دم دیدار گلک گرین که بیت حوالت من استاف ماجی حاضر کن كنت تقال دكتور محمد شكري بيدكو كسك قالك هجايا عندك اخفتنو سحبت انا ما بدش فيدلي دربي خين صراحة مو زمان شاط قاتين هيك هوار جلوبرجي وان لكن تصحكي خالتي وان جلوبرجي وان تايبتا بيلافت وان تايبت نشوف بنوفي صار ناقص هفالة مونتي ديارتي ناقص شنده ناقص ده ما شاء الله ما شاء الله اي دنياي دافوس گندکی بچیکه آنکو باجرکی بچیکه و هجمارا اکنجبون آوان 2019 11,000 مروف بون. و دیکویتا کانتونا گروبان یا الولات سویسرا بوچی و چوا حساب برنیاز بوه ما مالو حالف ما چانطيف ما ذكرم جبا çünkü kesin gelekin girin vereyim. Lama mecburin bancılı böyle kene berxavet tasmiha. Kurban de aburi و یه جهانی الورت هتكرن. بشكشكار و پیامنی رمل لأوروبا اوارخان گلک لایف هنه بدن گواسا. إذا مجبورين گلک چتا بینیم. داك پیوستی چتا نبین. که بفر نهات یا جام نبوه بفر جام نبوی نبفر دافوس بخون جلك يا مازن هنا يعني بوي جندك جبالكو أخرت شانم كنت شان كنت برنياسن نمسا وهروسا سويسرا تشاين ألب يعني وهميها بلكي هر سرطاي ودوانا بنجي وخان بيتن بحثي تشاين ألب دي كان يعني كوش ماسترين تشانا جبالو هيك كو دبيني خلك 20 كيلومتر بلكي تو ساعات كي بتشي چون تو سر تشات كي كتب ترومبيل بيو بتشي بو 20 دقيقة بلكي تو دم جملك ترومبيل باجون راستيجي مرفند جازت وان قالت تصيدن يعني هو ساعات كتا خارم مرفند ساعات كده بنت يبطرسا
همین رگاند کاران بحثا و یکی کر که کی آماده بیتونو چه چالاکی تینه کرن وره آنکو کی کربند آبوری جهان داووس آوا کریه اوینو که تو دبینی ناویوی کلاس شوابه دامزرنری داووسه آنکو اوی او کربنده آوا کریه خلق همین لبیری کم بوه هر کسی که گلک برنیاس وی گرنگ لجیهانه لداووس حاضر بوه سروک مسرور بارزانی سروک وزیران لداووسه اول سروک وزیران مسرور بارزانی لداووس انجام دادد بالطريقة وان سروك وزيران الولات انكو چندین سال ولات وكي سروك مسرور بارزاني چالاكو جوين توي ديارينن انكو اوكي كردستان لداووس گله يا ديارو برچاوه افصاله ام پیشگرمین وکی پار و پیرار سروک حکومت جارک هدیده بیجدار بید برایس مسرور بارزانی جوینن سروک حکومت آرما کردستان برایس مسرور بارزانی که سروک وزیران لبیر آماده بوده این زانه که تسپیده حتی نوکه جوین تویش همی ولاتن دی دیارو برچافترین و هر واسه بترنجی ولات بولاتا هندك راس من خوين تايباتتين او سياسي دزانن چوايا لبراستي دمان بري هم بيجنم كردي هم سر بلندي زیرکو بلیا ما کرده همیال جیهانه الویره برجمندین کردستانه و حولاتیت خو نادت بهمی جیهانه ما ام چد گرین مجی کسی که حساد فیتن باچاوا کنالن کردی و روزنامه‌وارن کردان همی الویره حاضر بوینم ام کردستان 24 جی کنالن کو گلک دیارین داووسه هر سال کو ام بنگاوت باش تاوین هر چیزی که الویره تا انجام دانم به دیارتر هر اخفتنکا آنکو کمبونکا دیتا کرین و جوینکا دیتا انجام دان بریا هر تشتکی بری خودنه چه باشه بو کردستانه و بو حولاتین کردستانه آنکو او بحثا منو داد کن ام خلق چاف بکفتنه که گله که گرینده افریقا محبتن دیگل سروک دسته و برهنانه دکتر محمد شکری الویره تو حسبینا که کی برپرسه و کی دولمنده و کی بازرگانه و کی بقدره و کی مازنه و کی بچیکه همیه کارت کن جبر کو گلک جوان دوید خسمتا ولات خوب بکن کردستانه كيف هم قالت وخدي بيشاد از قال حشتتكم برايك برز ستايلتها وكساتياتها صار جوان هتشيل برتجرة بوري حشتكري بس ما بار بيت مثلك يجي دير بي قال تجنا اخذ ولت كنت حجبك وتدفت انا بيت قال لك سباس براي برز بخيراتي سرشا دافوس نعم صناعيه وهين قالت وسطين وام جوان ولاطا قالك ديارترين بيت بري ما 20 سال 20 سال 6 سال شخص بركي 6 سال دولاتن وسروقت خويتين بس بوتشي امن ديارين از بيجم يك بو يعني جناب سروك بارزاني حضوراوي پیشتر ليرة والكردستانش وقوته قيمة كردستاني وحضور جناب سروك وزيران كاك مسروري ليرة قيمة كازياتريا دا كردستاني ويدا يعني هبونا كردستان ناف ولاتا دا والحمد لله يعني كردستان وكا هرمك العراقي بس قوته موقعه ومظنياتيا قالك لدولات زياتره ام خلك صادام ليبيا تشبين بشتي بداوسين
طبعا وبرهنانا كازور الكردستاني هاتي كرن 5 سال شوي الحمد لله يعني چل صدي لهمي شولت وبرهنانه للباب 5 سالا يعني چل صدي همي شولا 2000 هر 2006 هاتانو که و 5 سالا هاتي كرن كشولا که جار زوره طبعا فضله بو خود رب العالمين قررت و پشتی بو جناب کاک مسروري كسرار همي مشكله همي گرفته بابت کووید هاد نخارا سعر نفته مشاكل دي حكومة اتحادي مروفك خوراگره و الحمد لله سرپرشتك باش حكومتي كن و برهنانه که جار زور باش لكردستان هاتا كرن مال 2024 183 پروژه مولات دای لهیچ زمانه که کردستان هنده مولات لساله که دا نبوینه کاره 20 ساله بو اوکری دلنیایی دی چند روز رو هبن داووس دی چاوا طبعا بریان مثل مثلا وفد جناب سروک وزیران ناف کنگرسه کوبنای تایبت خویت هل در کنگرسش کوبنای تایبت قال بابت آبوری و قال او يعني بافليونت كلها هاتنا دامازرانم تايبتي سعودي اماراتي وغلاتي ديكا كجناب سروك وزيران سردان ليكري تسبيدي ساعات حفتي سبيدي حتى ساعات 12 شبه بردوام كوبونا وديتنا خلقي او همو ديداره سريك يعني زور زحمته بس الحمد لله نتيجه باشه بارم هاتينا دافوس كردش هاوس هبو افصاله كردستان هاوس هاي نتائج افصاله زور باشترن لیک بار دیدنا خلقی هاشنا خلقی زور باش بو و گریدانه که باش قال قطر اینو که چکیریاش قال قطر قال امارات قال سعوديه قال عمان افصاله یک جار زور شول ان شاء الله هاد نكرن والمستقبل ديال كردستان هنا كرن يعني قال ولات اوروبي قال ولات ديكات اسيا يعني شو لك یک جار زوريات كرن وان شاء الله ديال المستقبل زور بخيره هل ما كردستان زفريد امارات ابو ظبي قطر ابج ولات نكونوا كخليك خوش اوروبا استورا جشت گزارت كتن بوش وافالتا وصاب كنت كخود قال وان باش كريا پیوندی نبتنه اقتصادینه پیوندی سیاست باشد هی و پیوندی سیاست استراتژیت ادیال سرکرداتی سیاست کردستانی تو دولتا جگر هندی طبعا روی آبوری مزور پیوستی سرمایه هی که بین کردستانی سرمایه گذاری بکن و برهنان بکن جگر هندی کردستان ولاتا که زور خوشه يعني زور نزيكيشا ما روجانا طيارة هي بين دبي بين الدوحة بو كردستان بو أوليري بو سليمانية وهم جاري واد بيجيني ورن كردستان سياحة خوب كان طبعا كردستان نزيكا ويعني خلق حاشن قد كتن وده همي إمكانيات استثمار كباش السياحيش بونجو جابين كان ورن شغل كردستان كانوا يعني أمد استفادة لكن أو جدي استفادة المكان لبواري طبعا همي بوارة ده أكيد بس أو دولتات جرينجن لمنطقة روجالاتنا وراست وأو علاقات الجناب سلوك وزيران هتقال رئيسة ودولتها وملكة ودولتها هشتا يعني قيمتها كزياتريا ده كردستان إن شاء الله أف علاقاتنا بمستقبل كردستان ده زور باش أولا بس كي نقول فيري جدنا في أوروبا ده قالك قيمته وقوانتنا يعني تأثير أخوه قالك دمت قالك كرتا ما مستا دكتور بار بكن دم توي قالك جرينجن الزور سباس بيكون كبرنامج للدورة ولا أوروبا يكون كا ديوانا ويرش نخاره الجلس باسات خدمة داينة والله أمي كدو هر فيجر نجني ببيني بس قال متابعينا جلس سباس بوده هر کسی که من دیدی دابینی می کیف خوشه یه خدمت کتن و یه قدری خلقیت گریتن و اف قدر گرتن هنه و على مروفیت کت مروف حش بر برسن خوشی بکت جاده سرکی لدافوس اوه که مالن همی ولاتان هنه ليس عاجبني سوري قالك باشا مالا كردستان أو مالا كردستانيان جايك قالك جارو برشاف لدافوس هيا دل جلوان بين دفان چند روجان دا هر اوفيسك هاتيا بكرين الجهاني كل بيري حاضر بين دافوس باور بکنه نکاش دفوان ود بیشم ليش همي مالا خبصة ترو بتر خلقي قصد كريه خلق قالك همين كفاتجي بوفيري هذا بوشت صفرتن وبرهمه كي باشا بيش كشوان بكن ما دك جوان فبونو منا
ماڵی کوردستان ئەم ساڵ کۆمەڵێک تایبەتمەندی هەبوو هەروەکو ساڵی ڕابردوو بەڵام کەمێک قوڵتر و زیاتر و باشتر یەکێکیانەوە بوو کە کۆمەڵێک پانێڵی تایبەتی تێدا هەبوو کە کەسی بەنێوبانگی تێدا ئەمە یەکێک بوو لە بەرنیاسن جیهان هەمیە و بەڵێ لەلایەکی تریشەوە جەنابی سەرۆکوەزیران دوو جار یەکێکیان بۆ ئیفتتاحەکەی کردنەوەی ماڵەکە دووەمیشیان ڕۆژێکی کامل بۆ کۆبوونەوە تایبەتیەکانی خۆی لەگەڵ سەرۆکی وڵاتان و لەگەڵ شاندوو وەفتەکاندا لێرە لە ماڵی کوردستان ئەنجام بدات ئەمە دووەمیان سێمیان ئەم ساڵ وەکو ساڵی ڕابردوو دیسانەوە ئێمە کۆمەڵێک کشتی کەلتوری تایبەتمان هێنابوون بۆ ئێرە وە چای کوردیش هەموو ئامادە بوو هەوڵماندا لێرە کەس هەست بە غەریبی نەکات من لەگەڵ قسەی تۆش نیم کە بڵی من لە غەریبیەوە ئێستا لێرە چای بچکە تۆ هەموو جارێ ڕەنگ و بۆی ماڵی کوردستان لێرە کردووە ئێمە لەو دەستگایانەی کە لە هەرێمی کوردستاندا لەگەڵ خۆمانە کارەکەن یەکێکیان کوردستان کڕۆنیکۆڵ ئێمە هەموو کتێب و گۆڤارە چاپکراوەکانی ئەوانمان هێنا لێرە داماننا لەناو ماڵەکە یەکێک لەو کتێبانە و کتێبە بوو کە جەنابەت باسی دەکەیت کە پرسی ئێزیدیبوون و باسی ئێزیدیبوونی تێدا هەیە ئەو کتێبێک کە جەنابەت باسی دەکەی یەکێکە لەو کتێبانی کە لەلایەن دەستگای کوردستان کڕۆنیکۆڵەوە چاپ کراوە کارێکی زۆر جددیە کتێبێکی زۆر بجوانە هەرچەند لەگەڵ هەموو بەرهەمەکانی تر کە باهێنامانن لێرە عەرزمان کردن بۆەوەی کە خەڵک بیان بینێ هەوڵماندا بە جۆرێک لە جۆرەکان لەناو ماڵەکەشدا ئیزیدیبوون هەبێت هەوڵماندا نەتەوەکانی دیکە ئامادەیان هەبێت لێرەدا بۆ ئەوەی کە ئەگەر خۆشیان لێرە نەبن ماڵەکە ماڵی هەر هەمووانیشان بدات بە بێ جیاوازی ئیتر نابێت تەنها لە داڤۆس کار لەسەر پەیوەندیە سیاسیەکان سیاسی و دیپلۆماسیەکان بکرێت ئەبێت لەبەرەوەی کە داڤۆس دووتکەیەکی جیهانی ئابووریە ئەبێت لێرەدا بزنسمەنەکانیش ئامادەیان هەبێت بزنسمەنەکانیش دەبوو بۆ بەرهێنەرەکان و بزنسمەکان دەبوو لەکوێدا بوو ئامادەیان هەبێت ئەبوو ماڵێکیان هەبێت کە تێدا بتوانن بە ئاسوودەی هەم کوبنەوە بکەن هەم بتوانن ڕێککەوتن نام و لێکتێگەیشتنی ئیمزا بکەن لەگەڵ کۆمپانیا گەورەکانی جیهان بۆیە ئەم ئایدیای جەنابیان لەم ماڵی کوردستاندا بەرەوە ڕاستکەڕا بۆ ئەوەی کە ئەوانیش بزنسمەنەکان و بەرهێنەرەکان بتوانێت لێرەدا کۆبنەوەکانی خۆیان بکەن بۆیە ئەمە دەستپێشخەرێکی گەورەیە و هەوڵ دەدەین لەسەری بەردەوام بین و ئەو ڕوئیایی کە جەنابیان سەرۆکوەزیران هەیەتەوەی کە تۆ باسی دەکەیت لێرەشداوە ڕاست بکەڕێت. And the idea is that when we talk about Iraq, especially it's like Iraq is, you know, داڤۆس چەندین بازرگان ئامادە بوون و ئەو بازرگانە هاتینە بۆ vegwastina بازرگانیە çi bê Kurdistanê çiş Kurdistanê bîniye welatên cîhanê Kurd û Kurmanc hatin û derketin. ئەمانجی ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان و وەبەرهێنەرانی کوردستان کە بەشدارین لە گەرشاندی ڕێزدار سەرۆکی حکوومەت دیدارەکان دوو بەشن بەشە سیاسیەکە جەنابی سەرۆکی حکوومەت دیداری لەگەر سەرکردە و سیاسەتمەدارانی وڵاتان هەیە بە تایبەت لەو تەوقیتەی ئێستا کە ئێمە ناوچەکەمان بە گوزەر دەکات بە گۆڕانکاری زۆر خێرا گرنگە تێڕوانین و سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و باڵێن قەزیەی کوردی جەنابی سەرۆکی حکوومەت ڕوون دەکاتەوە تێڕوانینی جەنابیان لە بۆ ئەو گۆڕانکاریە خێرانەی کە لە ناوچەکەمان هەیە بێگومان ئەوە مانا و جەدوای خۆی دەبێت خەڵک پێدوی هەندێک نەتیجە ببینن ئەمە کو بینار وەکو خەڵک بێگومان ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان و وەبەرهێنەرانی کوردستان بەشداریمان لە شاندی ڕێزدار سەرۆکی حکوومەت ئامانجی ئێمە ئەوەیە ئێمە نەخشەی وەبەرهێنانی 10 ساڵی کوردستانمان لەبەردەستە کە دەستەی وەبەرهێنان ئامادەی کردووە لە هەموو ڕووەکان لە ڕووی باڵێن گەشتیاری و لە ڕووی کشت و کاڵی و لە ڕووی ئاوەدانکردنەوەی زیاتر لە ڕووی با بڵێن پەرەپێدانی ژێرخانی ئابووری کوردستان ئێمە لێرە کە سەردانی ماڵەکانی تر دەکەین و سەردانی کۆمپانیەکان وە بپێچەوانەوە سەردانی ئەوان بۆ لای ئێمە ئەو نەخشەیان پێشکەش دەکەین و ئەو دەرفەتی وەبەرهێنان کە لە هەرێمی کوردستان هەیە بۆیان ڕوون دەکەینەوە بۆ ئەوەی سەرنجیان ڕابشێشین و بتوانین زیاترین وەبەرهێنەر ڕابکێشین بۆ کوردستان بێگەم من پێم وایە دەرفەتی زۆر باشە جگە لەوە بۆمە وەکو وەبەرهێنەر ئەزمونێکی زۆر باشە ینی ئەو تێکەڵاویە با بڵێن هەرخۆی کۆڕبەندەکە ئەو ساڵ لەژێر ناونیشانی هاریکاری لە سەردەمی
با بڵێن زیرەکیدا ئەگەر ئێمە بیر لە خۆمان بکەینەوە لەوانەیە بەشی خۆمان و زۆر زیاترمان هەبێ بەڵام ئامانجەکە لەوە گەورەترە ئامانجی ئێمە ئەوەیە کە بتوانین ئەو توانا و ئیمکانیەتەی لەبەر دەستمانە لە ژێرخانی ئابووری کوردستان و پێشوەچوونی کوردستان سەرفی بکەین ئەوە تاکە ئامانجە ئەگەرنا ئەگەر بێی تەمەشای سەیری ئیمکانیەتی هەر یەک لەو بووە بەرهێنانەی کە لێرانن لەوانەیە بەشی چەندین ساڵ وەکو چۆن بیانەوێ بژین و پێویستیان بەوە نەبێ هەوڵ و ماندیبوونی زیاتر بدەن بەڵام ئامانجەکە لەوە گەورەترە. ئەمە پێنگەوە گەلێک جوانە هین خونیزیی خەلکی بکەن بێگومان ئەمن لە کوردستانیش نەساقم هەیە نەحەڕەسیشم هەیە بە تەنیا دەڕۆم بە بەردەوامی خانەوادە و دۆست و برادەر گلەیم لێ دەکەن دەرێن لۆ بە تەنیایی ئەمن ئەوها زۆر مرتاحترم لەوەی کە حرەس و سایق و ئەوەم لەگەربی گەلێک باشە بەس خوشە ئەوروپا دیتێ بە چەندین ساڵە تێتە ئەوروپا تامیە تێک بەدای هەمی وڵات دەدیتنە چ وڵاتێکی کوردستانیژی بۆ ئێمناهیە نینە نیاشمەوە يعني يا باوریه مشکله گلت کێمن کوشتن و دزیکردن گلک یا کێمە ئەو فەزلە دەگەڕێتەوە لە بۆ دەسەڵاتی کوردی لە هەرێمی کوردستان دەبی هەمومان سوپاسگوزاری حکوومەتی هەرێمی کوردستان بین ئەو ئەمن و ئەمانەتەی لە هەرێمی کوردستان هەیە بێگومان لەوانەیە لە ئەوروپاش نەبێ لۆ نمونە ئەگەر بچیە ناو بازاڕی هەولێر مێزەکدان درایات چەندین زۆری دلاری سەرراوی جیهانی دانراینە لەسەر مێزەکە خەڵک بە تەنیشتی دادەڕوا و کە سەیریشی ناکات بێ مشکیلە گەلێک جوانە لە پراستیت شتێکی جوان من لەوێ دیت کەیفاون گەلێک پێهات پشتی مەشنێزیک بە ئەف بازرگانە ئەف بەرپرسەن یاسین و دیتین مل ببلێ سەرۆکی حکوومەتێ دویان پێنگاوێن باش باوێن و سادەبوون و نەرمیە وان وەلمە کرد براستیژی گەلە کەیفەما چونکە براستی هاتین خزمەتێکی بکەن تووپخانێک گەلەی جوان پێشوازیانە کرد ئاڵای وڵاتی وانجی دەبینیم گەلەی جوان داهەزار ملێت خۆ فێری سەرمایە نەبووینە tell me about Davos why the Africa is open this one the people come to it about what we talk together. Okay, this is not the first time South Africa has ever been to Davos. The first time we came to Davos was in 2009 with President Nelson Mandela. So this has been many times. But this year was important because South Africa is presiding over the G20. Africa is being given key portion. I like smile for Africa. everyone is happy, you know. if you have problem in home, but you go to outside, you stay in home. مشكلة خلق يا خنا أنا عاد وكي ما قدام قلت مشكلة من الجل ديكا خو أم جل خزانة خواهي تقدر كم جل من الشغل أبنا واحد كيف خوش عندني عم شلي أسلب لا ولا بس حكيت ببيني أف هاوس تاني أف مالن هني برهمك خو براند خو جوالات خوتي نبي طبيعية وانا قد شنا شاي هر تشتكي ببيت كافي أبو نمونة هر تشتكي وان هاي قال خد هنا نشا خالتي دون خالتي بلاش كلام كبخو باخو فتح حاجة كذي عنا قال باشا thank you Toko Thank you for coming. thank you والله إما قال كيف ما نهاية شون كم راسته ودو صلاة مالي كردي لرا أكرتها أو اشتكي زور باشا تولنيو أو همو ولات أو همو سرمایه داره كبجدار بيلا كون فرنسي دافوسا يعني توليرا مالكي كردي هي كردستانيان هي بو كرد قالك شتيكي خوشة تو كولتور تناسرة برهم هي نر تناسرة بعداينان تناسرة هموش تك جنجا كانت يعني براستي أما زور قرنجا بو إما كردنوي أو مالي كرديا وجاقيد الخوشة بو همو كردك له هر شونيكي أم كرد دنيايا بيت سنة خاطشكي تجيش بمن بش نصح كلي براستي يعني مزاني وبمن ديار وبنمونه تبر برسارة كردستان يعني لسويسرا بلكي تو همي بربرسا همي وزيرة همي سياسة مدارة بزنسمينة تونانياسي بله عندك كاس من بس قلنا ويوم من قبل كده دافوس هوا تكلي تشكر وينها تكلي هوا باش بتقال سياسة مدارة أو سياسة مالا كردستاني والله ما
پار ساڵ مجموعەیەکی باشمان ناسی ئەنی لەگەڵیانە پەیوەندیەکمان دروست کردو ئەم ساڵی شاتون بەڵام بەداخەوە بزانام ئەم ساڵ کۆبوونەوەکان زیاتر جددی بوو لەبەرەوە نەمانتوانین تەنسیقێکیان لەگەڵا دروست بکەین بۆ ئەوەی کە بتوانین هاوکاری کۆمەڵ و ڕێکخراوە کوردەکان بن بەڕاستی کۆمەڵ و ڕێکخراوە کوردەکان پێویستمان بە هاوکاری مادیە بۆ کۆمەڵ ئیش و کار کە بکەین کاک مەسرور بەرزانی بەڕاستی ڕۆڵێکی سەرەکی بینیەوە چونکە لە سەردەستی ئەوە 2 ساڵە ئەو ماڵی کوردیا دروستکراوە هاتۆتە دروستکردن کە کارێکی زۆر باشە و بزات کۆبوونەوەی ئەم ساڵی داڤۆز لە کات و ساتێکە کە گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەکرێ ئەمە بوونی حکومەتی هەرێمی کوردستان لێرە زۆر گرنگە یعنی پامەی کوردستان ئەوانیش بەشدار بن کە لەوەی ئەو گۆڕانکاری و ئاڵکاری کە لە ناوچەکە دروستە بێ کوردیش لێ بە ئاگا بێت بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشی بوو کورد لە داڤۆ لە جنێفەوە هاتووە لە لۆزانەوە هاتووە لە زیۆرخەوە هاتووە لە هەموو شارەکانی لە هەموو وڵاتانەوە هاتوو و تایبەتی ناو سویسراش هەمووی ئەوەی کە توانی بێتی مەجاالێکی پێیاکە پێ هاتوو سەردانی ئێرەی کردووە كيفهم تسجدي هات من باديني تاخفت وتدرس صوراني اخفت وام تقول جايسين جاي خوش بص لەنا من بۆ من کێشەیە نییە من لەوانەیە بەری چەندی ساڵ کرمانجەکەم هەندێک باش نەبوو بێ بەڵام بە هۆکاری ئیش و کار و تێکەڵبوونم لەگەڵ هەموو کوردی هەر 4-5 پارچەی کوردستانە بەڕاستی کرمانجەکەم زۆر باش قال باشا هر كردكش ما بيقاوك البارا بابتن ابو مثلا بلندا ئەوەی جێگای دڵخۆشیشە کە دێتە ماڵی کوردستان لێرە ئەو خەڵکە بیانیانەیە کە دێن بۆ چاخواردنەوە بۆ ژوورەوە هەتا یەکەم ئێوارە کە ئەفتتاح کرا هەموو هاتە بۆ چاخواردنەوە پیانوتن تمۆرە وەرنەوە ئەنی ئەو سکیوریتیەکانی بەدەرگەکە دلێ من بتەجی کاکسیزاری لە بەکۆینەگیر کاکسیزار زۆر سپاس بووتە زۆر سپاس سەرمایە گەم بڵێ دەستیدا ئەم بچین کاکسیزار ئەو پیر بووە بۆیە سەرمایەتی سەرمایە بچین کاکسیزار لە هەر جێکی تو بچیە ماڵێنتوان ئانکۆ كمرامك ولاطك يبونو من اوفيسك بيري باكي بيتيان مالك بيري باكي بيتيان دبيني برهمك وان يخمالي تيتا بشكش كرا بونو منا do drink tea this one tea this one tea from India you're from India زمان خرابه هي قال لك باشا بونو منا چايا وانا چايا هنديان شكلي هنديا ولا ما قلت قالك هنديا قلت ابك كلاسيكا وانا چا وانا عند طعم كينيم بتريا وان بلاش عن كفري دنا خلكي هر دوجت هنيم سويسينا مالطوان نلدا بوسن 3 ساعات بيديرن اميلي بيا چا خوب مجاوي چای بعد خوتن وينت خوني شام دانگوتي از چوي من كردستان كردي تاتنا دفما بشتي فيري جيفين عندك يعني ابد چنا كردستاني يعني اش كردستاني چنا غير ولات मेरे रश्क कमर अपना सर से मिलाइना इंडिया thank you very much تطلبتينا تشاوا like your market ابي شوي سكا قال ابي حاطه اخر بيقوم يقول ابي شوي do you like فاصوليا وبرنش yes قوزي it's amazing you see do you like kebab yes يا كباب أربيل كباب أربيل أهلا وسهلا باي دافوس خلاص بو لأم زفرين ولاتي چونکه چه جهوکی کردستان جوان و خوشتر نابن